یا ئێمە دەڵێن چی؟ ئێمە دەڵێن دەی بابە قەزیەکە خۆوا شتێکی سەیر و سەمەرە نییە کە تاقیکراوینەوە بە ناڕەحەتی یاخود بە برسێتی یاخود بە نەخۆشی شتێکی ئاسایی ئەمە لە ژیان دەشتی وا هەر دەبێ کاکە دنیا بەرزی و نشێوی و هەوراز و نزمیە باوکو و باپیرانیشمان تووشی نەخۆشی بوون تووشی گرانی بوون دێو دەڕوا تێدەپەڕێ خەمتان نەبێ یعنی چی؟ یعنی شەیطان واد لێ دەکا وا هەست نەکەی کە ئەمانە هەردوو مەرحەلەکە ئیمتیحانە بۆیە خوای گەورە بەسەری هێنای بۆی لە خەوی غەفڵەت بەخەبەر بێیت لە بێئاگایی بە ئاگا بێیتەوە و بۆیە ئێستا نیعمەتی پێدایت و لە شوێنی سەیئە حەسەنەی بۆ هێنایت شکری خوا بکەیت بەڵام کە تۆ وا تێنەگەیشتی قەزیەکەی ئیمتیحان و تاقیکردنەوەیە وا تێگەیشتی کاکە ژیان ئاوایە ئێوەتە باوکو و باپیرانیشمان فەقیریان بینیوە نەبوونیان بینیوە نەخۆشیان بینیوە شتێکی سەهلە سەهل وا تێمەگە ئەوە بۆ ئەوە بێت تۆ تەوبە بکەیت نا بۆ ئەوە نییە هیچ نییە هیچ باز نییە قەزیەکە بۆ ئەوە نییە تەوبە بکەیت چەند کەس لە خەڵکی سلێمانی چەند کەس لە خەڵکی هەولێر لە خەڵکی دۆهۆک دانیشت ئاوا پرسیاری کرد لە خۆی خوای گەورە تاقیکردنەوەیکی قورس بوو الحەمدولله ئەو ڤایرۆسە وڵاتی ئێمەی نەگرتەوە گرتنەوەیەکی ترسناک یا ڕەبی خوای سوپاس بۆ تۆ لەو بەڵای ڕزگارت کردین خوای پەروەردگار زۆر ترسان کە وەزعی دارایی و یعنی اقتصادمان تەواو تەدمیر بێت و تیا بچین الحەمدولله خوای پەروەردگار دەرگای خێرت لێ کردینەوە دەی خوای گەورە وعد بێ لەمە دووە من شکری تۆ بکەم ئەم جارە ژیانت پێبەخشینەوە چەند کەس دادەنیشێ محاسبەی نەفسی خۆی دەکات لە جیاتی ئەوە سەرکەوتین بەسەر کۆڕۆنادا سەرکەوتی یخۆ تۆ نایبینی نەفام کۆڕۆنات بینیوە تا سەرکەوی بەسەری یەخەت گرپی و یەخەی گرپی و بەسەریدا سەرکەوی ناڵێ خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی لێی لاداین دەڵێ سەرکەوتین بەسەریدا ئێکامە مەسئولی گەورەمانە هەرەوە نەبوو نەدەگریان دەیانوت کوڕینە خەڵچینە ڕەجای خواتان لێ بکەین کوڕە ئەی هاوار ڕوو لە وڵاتی ئێمە بکا وەکو وڵاتان ئێمە بەرگەی ناگرین وڵاتێکی وانین ئێمە ئێخوا ڕەحمی پێکردین و بەزەی بۆ میلەتەدا هاتەوە لایدا لە سەرمان تۆ بە جەهالەتی و نەفامەتی خۆت بڵێ زۆرمان نەماوە سەرکەوین بەسەریدا ئەها سەرکەوتین بەسەریدا یعنی کار نەما تۆ دەڵێ بەسەر جوندی خوادا سەرکەوتین و بەسەر ئیرادەی خوادا سەرکەوتی یعنی کە خوای گەورەی سوپای لە ئیتالیا و لە ئەمریکا و لە سین و لە بریتانیامان خەراتری لێ کردبە نەیدەتوانی براکانم یعنی مقاومەی ئێمەی وڵاتی کوردستان حکوومەتی کوردستان بەهێزترە لە وڵاتانە بۆی برا بەڕێزەکانم با نەڵێین ئەمە شتێکی ئەحتیاطیە کاکە دنیا وایە نە قەزیەکە دنیا وایە نییە مەڵێ باوکو باپیرانیشمان ئەخر باوکو باپیرانیشت لەوەی بە هەڵەدا چووبن ئەو مەراحیلانەی ژیان کە پێیدا دەڕۆی هەمووی تاقیکردنەوەیە بۆیە کە تۆ وا تێنەگەیشتی تاقیکردنەوەیە لە نەخۆشی و ناڕەحەتیدا سەبرت نەبوو و ئێستاش خوای گەورە ناخۆشی بۆ لابردی خۆشی بۆ هێناوە شکری خوا ناکەی چاوەڕێی چیکە فأخذناهم بغتة وهم لا يشعرون خوای گەورە فەرمێ یەکسەر کت و پڕ دەیانگرین لە ناویان دەبین هەستیشیان نەدەکرد عەزابی خوایان بۆ دێ چونکە سزای خوا ئاوایە کاتێک سزای خوای گەورەت بۆ دێ کە تۆ هەست ناکەیت ئەبەدەن هەستت نەدەکرد خوای گەورە سزات بدە ئەوە سزای دایت وهم لا يشعرون بۆی براکانم ئێمە ئێستا لەو مەرحەلەیە داین یا ئەوەیە دەبێت شکری خوا بکەین و دەرس و عیبرەت لە ڕابردوو وەرگرین چاک بین نەتەضەڕع إلى الله یا ئەوەیە دەڵێن کوڕە ئاساییە ژیان هەموو شتێکی تێدایە سەرکەوتین بەسەریدا ئەگەر وا بڵێیت چاوەڕێی هەزەی دووەم کە بەری ناگری بەرگەی ناگریت یەکەمیان خەفیف بوو بوومەلەرزەیەکی خەفیفی لێداین خوای گەورە بەڵام ئەگەر عاقڵ نەبین و نەگەڕێنەوە لای خوا هی دووەمت لێدا کۆتاییت پێدێنێ فأخذناهم بغتة وهم لا يشعرون پەنا بەخوای گەورە